حكومتي بينا القرار حكومتي بينا القرار أنت بيات صلاكي أنت بيات صلاكي ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە سوورین لەسەر داواکردنی مافەکانی خۆمان و بە هیچ شێوەیەک سار نابینەوە کۆڵ نادەین هەتا وەکو ئەو ڕۆژەی بڕیاری پێدانی دەرماڵە درێ بە خوێندکاران بەڕاستی خوێندکاران لە زانکۆی کۆیە لە بار و ئەنی واتە بەشێک لە خوێندکاران لە بارودۆخێک و گوزارانێکی خراپدان ئەم دەرماڵەیە ئەشە ببێتە هاوکاریەک بۆ خوێندکارانە ئەشە ببێتە کار ئاسانیەک بۆ ئەوان بۆ ئێمە کە بڕیاری پەرخستنی پرۆسەی خوێندن و باکۆتکردنی هەوڵەکانی خوێندنمانداوە بە هیچ شێوەیەک سار نبینە و کۆڵ نادەین هەتاوەکو بڕیاری خێزکردنی دەرماڵە دەدرێن داوای دەرماڵی خۆمان دەکەن کە مافەت سەرەتایی خۆمانە ئەمە حەقی داک و بابمان خوڕایە کە هیچ ینی حکوومەتەکە هیچ مافیت کەسە چی نەدایە ئەمە لێرە دەمانێت داوای مافەت سەرەتایی خۆمان بکەین کە مافی خۆشمانە خوندن بەو حارە ناکرێت تەڵەبە هەیە لەوانەیە ئێستا هەندێکمان زۆر باشبی حارمان بەس هەندێک چەند حاریان زۆر خراپە بەتایبەت تەڵەبەی داخلی وڵای وەکۆی باس دەکرد لە بەشە ناخۆیەکاندا ڕۆژانە چەندین چیرۆکی تراژیژیا دەبیستی سەبارە بۆی خوێنکار هەیە لە برسان بورایتەوە سەبار بۆی خوێنکار هەیە دەڵێ ئەمن هەموو ئیشێکتانەوە دەکەم بەس پارەی خواردن نادەم پارەی پێنێ بێتە زانکۆ پاسی بگریتن هەم ئەوانە لایەنی دەرونی خوێنکاری وێران کردی یعنی خوێنکار بەس سکی برسی چۆن دەتوانێت بچی علم وەرگری زانست وەرگری بگومان کارگیری خراپیە لەسەر ژیانی خوێنە ئەو بڕەپارەی کە وەکو دەرماڵە ئەگە وەرگری بەشی لە معاناتەکانی دەتوانێت پێ پڕ بکاتەوە پێی دابین بکات تا ئێستا حکوومەت بەجددی وەڵامی داواکارەکانی منە داوەتەوە ئەوەی کەوتوێتی تەنها ئەوەیە کە بڕێک هاوکاری دابینەکەم بۆ خوێندکارانی کەم دەرامەت و چاکردنی بەشە ناوخۆیەکان پێداسی بەشە ناوخۆیەکان باسی وی نەکرێت کە دەرماڵا گەڕێتەوە بێگومانم دەرماڵەیە یارمەتیدەرێکی زۆر بۆ زۆربەی قوتابیان کە لە بەشە ناوخۆیەکان دەمێنەوە هەمانە ڕێگەی دوورە هەمانە پارەی مەصرفی داخلی پێنیە پارەی مەصرفی خواردنی کافتیایی پێنیە هاتوچۆ چنە هاتە لە بەمان هەیە ناتوانێت مەصرف بە ڕۆژانە 1000 نار بە پاسێک یا بە تەکسیە بابووی هاتوشی زانکۆی پێ بکە کە ئەگەر بێت و هەر تەلەبەیەک تەنها ڕۆژی 1000 نار بە کری پاس مانگی 30000 باشە کەسی وامان هەیە کری هاتوچۆکەی مانگانە 50-60 ئەو 100,000 ئەگەر بدرێ بە ئێمەش ئەمە شتێک نییە بۆ حکوومەت شتێکی قورس نییە 100,000 هیچ لە وەزعەکە بۆ حکوومەت ناگۆڕێ هاوکارێکی زۆر باشە بۆ خوێندکاران بەگشتی